خەڵکی مەریوان بە 5,000 واژۆوە لە هەمبەر دۆخینا لەباری ڕێگەی سنە مەریوان کاژمێر دەی سەرلەبانی دوێنێ لە بەردەم قایمقامێتی مەریوان کۆبوونەوە. ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان ڕایگەیاند ڕێگاکانی کوردستان بەگشتی و ڕێگای سەقز مەریوان و ڕێگەی سنە مەریوان بە تایبەتی ئەوەندە خراپەکە ڕۆژانە قوربانی لێ دەکەوێتەوە ئەگەرچی مەریوان شارێکی کەشتیاریە هەروە خاوەنی بازارێکی گەورەی سنووری باشماخە و ڕۆژانە بە سەدان تۆن کەلوپەل و خواردەمەنی و هەروە نەوت و سوتەمەنی هەواردە و هەناردەی ئێران و باشووری کوردستان دەکرێن بەڵام بەهۆی خراپی ڕێگاکە و بە جووتسایت نەکردنی هاوکات بەهۆی شەپۆلی تانکەرە نەوتەکانی نێوان عێراق و ئێران ڕێگاکە بۆتە ڕێگای مەرگ چی وەبیرهێنانەوەیە ڕۆژی سێشەمەی ڕابردوو لە ڕێگای نگەڵ بەرەو لای شاری سنە تەنکەرێکی هەڵگری سوتەمانی تەقیەوە بۆ هۆیەوە ئاگر تێبەربوونی حەوت ماشێن و سەرجەمیان سوتاون بەڵام هەنووکە ژمارەی قوربانیان ئاشکران نەبووە.